خۆشەویستانم سڵاو لەبەر ئەوەی کۆمەڵێک پرسیار کراوە و کۆمەڵێک گۆرانی و دەنگی خۆتانتان بۆ نردوم بەڕاستی کە گوێم لەو دەنگانە گرت هەستم کرد کە ڕاهێنانێکی زۆرتان پێویستە ژێدەنگیەکانتان چالاک نییە با بڵێن لەیزیە لەبەرەوە هەوڵەدەم لەم ماوەیە چەند ڕاهێنانێکی کورت بڵاوەکەمەوە تاکو سوودی لێ ببینن بەڵام تکایە وەکو خۆی ڕاهێنانەکە بکەن تکایە لەگەڵ ما بن کە ڕاهێنانێکی کورتە بەڵام لەگەڵیا ریزۆڵتێکی جوانە بڵێن نەتیجەیەکی جوانەدا بەژەکانی قورگێت تاکو تۆنەکانە پاکتر بێ چالاکیان کەیتەوە وەکو ڕاهێنانی وەرزشیان پێ بکەیت. تەبانەوە بە چەند گێڕێک وتم بڵێن بە هێد ڤۆیس وتم بە میکس ڤۆیس وتم کوامیان مرتاحتری ئێستا من هەستەکەم بە میکس ڤۆیسەکە کە بیڵام زۆر بە تەواتی تۆنەکان جوان دەرناچێ نەشازەرەچێ کەوابێ بە هێد ڤۆیس کە ئەڵەم من چونکە هێد ڤۆیسەکەم بەخۆتە هیچ کێشەم نابێت ئەمجارە بزانین هەفتەیە کە دێن بە خۆمان تا چە نەتوانین ئەم کۆپلە بچووکە ئەم پراکتیسە جوانە بۆ ژەکانی قورگمان بکەین. لەبەروی لە مابەینی وتم میکس ڤۆیسا دێتە سەروترەوە لە بینە هەمیشە ئێمە لە میکس ڤۆیسەکانە کەمێک کێشەمان هەیە لەبەر ئەوە تکایە ئەمە زۆر پراکتیسی تیا بکە با تۆنە نەشازەکان دەرنەچێ بەڵکو بە پاکی بیهێنی بێگومان ئەگەر تۆ چەند جارێک ئەمە پراکتیسی کرد بێ خاوی کەیتەوە خاوتری کەیتەوە هەتا تۆنەکان وەرەگری کە بە سەریعی بڵێن کە بە خێرایی گوێت لێ بێ ئەتوانی پراکتیسی کەیتەوە ئەمجارە کابێ سەرەتا بیکەن بە ئامۆژگاری بە خاوی هەموو گۆرانیەک یاخود هەموو نەبرێ یاخود هەموو کۆپلەیەک زۆر لەسەری بمێنەرەوە بە خاوی پراکتیسی لەسەر بکە پاشان وەرە بە سورعتەکەی خۆی پرۆڤی لەسەر بکە. اینجا هەر بۆی بزانن ئەمە تەکنیکێکە ریفسی پێڵێن ریف RIFF نازم بڕاستی لە کوردیە وشەیەکم بۆ نەدۆزیەوە نەمتوانی بیدۆزمەوە لە فەرهەنگی کوردیە هەر بۆیە هەچ کەسێک کە گەرەتوانێ بۆ ڤیدیۆی ئایندە هاوکارم کا لە دۆزینەوەی ئەو وشەیە زۆر سپاسیەکەین. ئەمە یەکێکە لەو ڕاهێنانای کە بەڕاستی ژێدەنیەکانت چالاکەکە لەو سستیەوە ئەیکا بە ژێدەنیەکی چالاک و بەهێز.